دوای 5 ڕۆژ ئاگرەکەی شاخی بەمەوە کۆنتڕۆڵ کرا. لە هەولێریش 12 گەڕەک کارەبای 24 کاتژمێریان نییە. سڵاوتان لەبێت. ئەوانەی لە سلێمانی نیشتەجێن ئەم ماوەیە بەهۆی پرۆژەی تۆفیق وەهبی بەگ زوو لای بانزیخانەی سارا کاتێک شۆفێریان دەکرد تووشی لادانی کاتی دەبوون. خەمتان نەبێ بە پێی قسەی سەرپەرشتیاری پرۆژەکە بێت 2 ڕۆژی تر ناخێنێت بەشی سەرەوەی شەقامەکە دەکرێتەوە. توانە محەممەد سەرپەرشتیاری یەکتربڕی تۆفیق وەهبی بەگ بە 1964 وت. دوای تەواوبوونی بەشی سەرەوە دەست دەکرێت بەکارکردن لە بەشی ژێرەوەی یەکتربڕەکە و دواوادەی تەواوبوونی تەواوی پرۆژەکە کۆتایی ئەم ساڵە. بە تەواوبوونی پرۆژەکەی تۆفیق وەهبی بەگ لۆد و قەرەباڵغی سەرشەقامی 60 مەتری و بازنەی مەلیک مەحموود بە تەواوەتی کەم دەبێتەوە و هەردوو گەڕەکی ئابلاخ و 4 چراش دەبەستێت بە یەکەوە. لە هەولێری پایتەخت تەنیا 12 گەڕک ماون کارەبای 24 کاتژمێریان پێ بگات. سۆزان عەلی لە پرۆژەی ڕووناکی بە 1964 وت. زۆربەی گەڕەکەکانی هەولێر کارەبای 24 کاتژمێریان پێگەیشتووە و تەنیا چەند گەڕەکێک ماون. لەوانەش فەرمانبەران، بنەسڵاوە، هەولێری نوێ، حەسارۆک، هیواسیتی، فلۆریاسیتی و نەورۆسیتی و ئاشتی و هیرانسیتی، دارەتوو و گەڕەکی زەیتونە. تا ڕادەیەک هەموو ئەو گەڕەکانی کەوتونەتە سنووری شەقامی 120 مەتری هەولێر کارەبای 24 کاتژمێریان پێگەیشتووە. بە پێی پرۆژەی ڕووناکی تا ئێستا 775,000 هاوڵاتی و 40,000 هاوبەشی دیکە لە هەولێر کارەبای 24 کاتژمێریان بۆ دابین کراوە. دوای 5 ڕۆژ لە سووتانی شاخی بەمەوە ئەمڕۆ ڕاگەیەندرا کە ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. دڵشاد محەممەد ئێشەگر لە بنکەی ئاگرکوژێنەوەی بەمەوە بە 1964 وت. بەهۆی ئاگرەکە زیاتر لە 2000 دۆنم زەوی لە شاخەکە سوتاوە و زیانێکی زۆریش بەردارە سروشتەکانی ناوچەکە گەیشتووە. لەگەڵەوەشدا چەندین زیندەوەر و باڵندە لە ناو ئاگرەکەدا سوتاون. شاخی بەمەوە کە هاوسنوورە لەگەڵ دیوی ڕۆژهەڵاتی کوردستان گومانی تیمەکانی بەرگری شارستانی وایە پاسدارانی سەر سنوور هۆکار بن بۆ کەوتنەوەی ئاگرەکە لە شاخەکە. ئەو ئێشگرەی بنکەی ئاگرکوژێنەوەکەی بەمەوە وایوت. ئاگرەکە بەهۆی فیشەکی گردارەوە هەڵگیساوە. ئەوەی کۆنتڕۆڵکردنەکەی قورستر کردبوو هەبوونی مینێکی زۆر بوو لە شاخەکە کارمەندەکان نەیان دەتوانی بڕۆنە هەموو جێگایەک. بێئاوی لە ڕوخساری بەنداوی حەمرین بە دیارکەوت. ئەو بەنداوەی کە پشکی شێری ئاوەکەی لەسەر ڕووباری سیروانەوە پێدەگات بە شێوەیەکی بەرچاو ئاستی ئاوەکە دابەزیوە. ئەوە وای کردووە جوتیاران و ئاژەڵداری ناوچەکانی گەران بن. حەسەن شەوکەت بەڕێوەبەری بەنداوی حەمرین بە 1964 وت. ئەوان ئەمساڵ ترسیان لە ئاستی ئاوەکە نییە. بەڵام لە ئەگەری بەردەوامبوونی کەمبوونەوەی ئاو ساڵی داهاتوو ڕوبەڕووی دۆخێکی زۆر مەترسیدار دەبنەوە. لایەنی کەم ئەمساڵ دەتوانن ئاوی خواردنەوە کشتتوکاڵ بۆ دانیشتوانی خواروی بەنداوەکە دابین بکەن. بەنداوی حەمرین توانای گلدانەوەی زیاتر لە 2 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. لە ساڵی 1970ەوە ئاوی تێدا کۆکراوەتەوە بۆ کاری کشتتوکاڵی و ئاوی خواردنەوەی و دانیشتوانی سنوورەکە کەڵکی لێوەردەگیرێت. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە ماوەیەکە دەبینین کامێرای تیژڕەوی لە زۆربەی ناوچەکانی کوردستان دانراوە. ئەمڕۆ هاتوچۆی زاخۆش بڵاوی کردوتەوە کە لەسەر 2 ڕێگای سەرەکی لە زاخۆ کامێرای تیژڕەویدان دەنرێت لە سەرەتای مانگی داهاتووەوە. ئەم کامێرانە دەکەونە کار و هاتوچۆش داوا لە هاوڵاتیان دەکات کە پابەندی ڕێنمایەکان بن و تیژڕەوی تۆمار نەکەن و ئەو 2 ڕێگا سەرەکی ڕێگای حەسەن ئاڤایە لەگەڵ ڕێگای عەباسکێ. ڕێگای حەسەن ئاڤا خێرایی 80 کیلۆمەترە بۆ سیارەی ئاسایی و 60 کیلۆمەترە بۆ بار هەڵگرەکان و لە ڕێگای عەباسکێ بەرزترین خێرایی 60 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.